راگەهاندنا ڕێبەبەریە ڕاپەرینە ئەمارە ساڵا دەرباز بۆ ئاشکراتکەن هێژان کۆمیتەیە کاروبارên civakî ya Parlamenta Kurdistanê digel rêveberên çaksazîyan di civînê daye hûşmand Sadiq ji Parleman werdigirim ka bizanim armanca vê civînê çi ye di vî demî de. ئیمانم کاتەر باش کۆبوونەوەکەی لیژنەی کاروباری کۆمەڵاتی پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان و چاکسازی پارێزگاکان دەستی پێکردووە ئەوان دەیانەوێت ئەو کێشانەی کە لە نێو چاکسازیەکان هەیە گفتوگۆی لەسەر بکەن بۆی کەوا ڕێگە چارەیەک بۆ چارەسەری ئەو بڵین چاکسازیانە بدۆزنەوە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە هەیە لە چاکسازیەکان بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر لە سزادراو یان ڕاگیرا یا و کەسانەی کەوا سزایان هەیە و یان حکمیان دراوە ئەوانە وای کردووە کەوا ژمارەیەکی زۆریان ئێستا هەبن لە نێو چاکسازیەکان و ئەمەش کێشەی بۆ چاکسازیەکان دروست کردو چونکە بەپێی ئەو بینایە بۆ چاکسازیەکان دروستکراوە پێویستی بە 900 کەسی تێدا بڵین تێدا بمێنێتەوە یا تێدا ڕابگیرێت بەڵام زیاتر لەو ژمارەی تێدایە ئەمەش مەترسی هەیە بۆ تەندروستیان و بزانم کێشەکانی دیکەشیان چیەوە ئایا ڕێگە چارەکان چۆن دەدۆزنەوە لەگەڵ ئەندامێکی لیژنەی کاروباری کۆمەڵاتی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. لێلا خانم کاتت باش کێشەکانیان چین جگەلەوەی کەوا ژمارە زۆریە ئەرکیمە وەکو لەجنە کاروبارن جڤاکی مافی مرۆڤ ئەوەکو بەردەوام دیفداچوونە لەسەروان هەمی چاکسازیان بکەن و هەر پشرکاریەک دژی مافی مرۆڤ بێتەگیرن ئەرکێمە سەرەکی ئەوە و بێگومان ژیمە کارنامە حکوومەتە هەرێمە کوردستانê کل بەردەم پەرلەمانی کوردستانی خواندی سەرۆکی حکوومەتە هەرێمە کوردستانê ئاماژە بوێ ئێکی کرد و دژی هەر پشرکاریەکی نەکو دژی مافی مرۆڤ بێتەگیرن تاوەرە دیە سەرەکیێمە کێشە و کێماسیên وان چاکسازیانە کو پێویستە گەینە جێن پەیوەندیدار بوو چارەسەرکردنê کێشەیەن هەرە سەرەکی کومە وەکو لجنە سەردان کردینە و دیفداچوون دیداکردنە کێشە سەرەکی یەکلای نەکردنە کەیسانە و کەیسانە و تەوقیفکردنە ئەشخاصان زۆر قەرەباڵغێکە دروست چێکردیەت ناف وان چاکسازیاندا کو لێرەدا ئەم پێویستە بڕیارێ بدەن گەل ئەنجومەنی دادوەریە هەرێمە کوردستانê بۆ وێ ئێکێ بڕیار بهێتە دان کو ئەو کەس بینەیەک بزیترین وەخت کو ئەو ماوەی یاسێ هاتیە دیارکردن بینەیەک لایگرن کێشەیەکە دیا سەرەکیەمە هەرە مازن ئەوە کول چاکسازی تایبەت چاکسازیên ئافرەتان و سنێلاندا نەبوونا بینایان کولدیف ستاندەرên جیهانی هاتبوونە دروستکردن gelek kêmasî hene taybet zûr cara min xwe seredana parêzgeha dihûkê kir çaksazîya afretan ku zarok ku çi guneha xwe nîne li wêrê hiç pêverekê parastin û perwerdekirina wî zarokî di wêrê danî net gel dayka xwe li çaksaziyê daye pêwîst e ev bîne çareserkirin et gel hendê da li rûyê em bijne çaksazî kewata pêwîst e ew kesên ku çaksaziya dane amade avahiyek bêne avakirin ku bigerine ve nav civakî da bê guman eger em berê xwe bideyne pitir ya wa çaksaziya şêbîn ew pîverên ku avakirina wa kesatiya kesên nav wan çaksaziya da ew pîverên û binemayên durust têdanîne ku bêne avakirin û bigerine ve komalgahê hewlên cidî dideynet gel nuka kumbûna me gel van rêveberên giştiyên her sê parêzgehên hewlêr û dihûk û Silêmanî ew ku wirtir guhdariya kêşa û kemasiyê wan bikin û kêşa û kemasiyê wan çareser bikin. بەڵێمان ئێستا لە هەرێمی کوردستان 6 بڵین چاکسازی هەیە کە ئەمانە ژمارێکی زۆر کەسیان تێدا ڕاگیراوە یا سزا دراون یا خودەوانەی کەس چاوەڕێ دەکەنکەوە کەیسەکان یەکلای بکرێتەوە ئەم کۆبوونەوەە بۆ یەکەوە چارەسەرێک بۆ ئەو کێشانە بدۆزنەوە. هۆشمەند سادق ji Parleman